ئەم جەنگەی ئیسرائیل و فلستینیەکان بۆ دروست بوو واکێ لە پشتەوەیە و کاریگەریەکانی چی دەبن لە نووسینی سۆران حەمەڕەش مێژوو ناس و چاودێری سیاسی. ئەگەر ئەمڕۆ سەیری سۆشیال میدیای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکرێت زۆربەی لێکدانەوەکان بۆ ئەم کارە ساتە دەچنە خانەی بڕوابوون بە تێۆری پیلانگێڕی واتە نەزەریەت ئەلموئامرە. لە سای ئەم تێۆریەدا خەڵکانێکی زۆر بیر و بڕوایەکی پێشوەختە بۆ ڕووداوەکان لای خۆیان دادەڕێژن، دواتر هەوڵ دەدەن کە لە ناو ڕووداوەکاندا شتی جیاواز بدۆزنەوە بۆ داکۆکیکردن لە بۆچوونە پێشوەختەکانیان. واتە ئەو کەسانە خۆیان سەرقاڵ ناکەن بە هەوڵی تێگەیشتن لە ڕووداوەکان، ئەوان بۆچوونی خۆیان داڕشتووە و دواتر بە دوای بەڵگەدا دەگەڕێن بۆ ئەوەی کە بۆچوونەکانیان بسەلمێنن. ئەمە زۆر جار لە ئاستی دەستگا ڕاگەیەنەکانیشدا هەیە. یەکێک لەو بۆچوونانەی کە لە سایەی تێۆری پیلانگێڕیدا داڕێژراوە ئەوەیە کە گوایە ئیسرائیل ئاگای لەم ڕووداوە بووە، خۆی ڕێیداوە بۆ ئەوەی کە بکرێت و دواتر لە حەماس بدات. بە دڵنیایی ئەمە بە هیچ پێوەرێکی لێکدانەوەی لۆجیکی ڕێی تێناچێت، لەبەر ئەوەی ئەم ئۆپراسیۆنە گەورەترین شکاندنە بۆ ناوی موساد و سوپای ئیسرائیل لە مێژووی ئەو دەوڵەتەدا. جا با بزانین ئەم جەنگە نوێیە بۆ کراو کێی لە پشتەوەیە و کاریگەریەکانی چی دەبن. پێش ئەوەی کە بچینە باسەکەوە دەبێتەوە بزانین کە فلستین لە نێوان خاکی ئیسرائیلدا کراوە بە دوو بەشەوە. بەشێکی پێی دەوترێت کەناری ڕۆژاوە کە سنووری لەگەڵ ئۆردۆندایە. ئەم بەشە لەلایەن دەسەڵاتی فلستینەوە حکم دەکرێت و مەحموود عەباس سەرکردایەتی دەکات. بەشەکەی ترش بە غەزە ناسراوە و حەماس حکمی دەکات. حەماس و ناوچەی غەزە سەر بە بەرەی ئێران، سووریا، قەتەر و تا ڕادەیەکیش تورکیەیە و دەسەڵاتێکی ئاینیە. لە کاتێکدا کە کەناری ڕۆژاوە نزیکە لە سعودیە و ئێماراتەوە و ئەوان هاوکاری دارایی دەکەن و کەمتر لایەنی ئاینی پێوە دیارە و ڕۆژاواش مامەڵە لەگەڵ ئەواندا دەکات. واتە ئەم دوو بەشەی فلستین لە کاتێکدا کە هەردووکیان خۆیان بە فلستینی دادنێن، بەڵام لەژێر کاریگەری دوو بەرەی گەورەی ناوچەکەدان و بەرژەوەندیەکانیان لەم ڕووداوەدا جیاوازە. ئەم ئۆپراسیۆنەی حەماس گەورەترینە لە مێژووی ئەو ڕێکخراوەدا. ئۆپراسیۆنی لەو جۆرە بەڕوونی دیارە کە پێویستی بە هاوکاری دارایی و پلانی سەربازی زۆر گەورە هەیە و لە دەرەوەی توانای دارایی و سەربازی ئەو بزوتنەوەیدایە. کەواتە ئەگەری زۆر هەیە کە هاوکاری سەربازی و دارایی گەورەی لە دەوڵەتێک وەرگرپێت کە بەرژەوەندی لە ڕوودانی ئەم کارەساتەدا هەیە، ئەویش ئێران و بەرەکەیەتی. ئێران دەمێکە هاوکاری سەربازی و دارایی بۆ حەماس دەنێرێت و پلانی ئەم ئۆپراسیۆنە وا دەردەکەوێت کە لە ئاستی توانایی سەربازی و دارایی ئەوەندا بێت. بەرژەوەندی ئێران لەوەدایە کە ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان سعودیە و ئیسرائیلدا کراوە لاواز بکات و نەهێڵێت سەر بگرێت و لە ئیسرائیلیش بدات کە دەمێکە گورز لە ئێران دەوەشێنێت. بەو جۆرە لە کاتێکدا کە هەتاوەکو پێش ئەم ڕووداوە بۆ بەرپرسە سعودیەکان ئاسایی بوو کە لە تەگ ئیسرائیلیەکان دابنیشن، بەڵام ئەمڕۆ بۆ سعودیە گران دەبێت کە ئەوە بە ئاشکرا بکەن، لەبەرەوەی کە شەقامی سعودی و عەرەبی بەگشتی پشگیری لە فلستینیەکان دەکەن لە دژی ئیسرائیل. واتە ئێران ئەو ئامانجەی پێکاوە و لەم چەند ساڵەدا قەتەریش نزیکەی 1 ملیارد دولاری داوە بە فلستینیەکانی غەزە. قەتەریش لە هەڵوەشانەوە یان لاوازکردنی ئەم ڕێکەوتنەی نێوان سعودیە و ئیسرائیلدا سوودمەندە. وڵاتی قەتەر بۆ مانەوەی خۆی یاریەکی سیاسی زۆر ئاڵۆز دەکات. لە نێوان ئەو دوو بەرێدایە هەرچەندە کە زۆر نزیکە لە بەرەی ئێران، بەڵام پەیوەندیشی لەگەڵ ئیسرائیلدا هەیە و لە هەمان کاتدا حەماس بارەگای لە قەتەر هەیە. وەک بەشێک لەم یاریە ئاڵۆزە قەتەر دەستبەجێ کەوتۆتە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل و حەماسدا بۆ ڕێکەوتن لەسەر بەردانی یەهودیە دەستگیرکراوەکان.
قەتەر وڵاتێکی بچووکە و یاریەکی گەورە لە ئاستی جیهاندا دەکات. دیارە گران دەبێت کە ئەو ڕێکەوتنەی ئیسرائیل و سعودیە و ئێمارات هەڵبوەشێتەوە، بەڵام بە دڵنیایی بۆ ماوەیەکی زۆر سڕی دەکات و لاوازیشی دەکات. ئەوەش ئامانجی بەرەی ئێران و سووریە دەپێکێت و هەروەها پێگەی حەماس کە غەزەی بەدەستەوەیە بەهێز دەکات بەرامبەر بەدەسەڵاتی فلستینی لە کەناری ڕۆژاوە. ئەوان لە بەردەم فلستینیەکاندا لاواز دەردەکەون و پێگەی حەماس بەرامبەریان لە ناو فلستینیەکاندا بەهێز دەکات. واتە کۆی گشتی ئەم ڕووداوە زیانە لە بەرەی سعودیە، ئەمریکا، ئیسرائیل، ئێمارات و لە بەرژەوەندی دەستەکەی ترە. جگەلەوە ئەم جەنگە لە بەرژەوەندی رووسیەیە لەبەر ئەوەی کە سەرنج و هاوکاریەکانی ڕۆژاوا بۆ ئۆکراینیا دوور دەخاتەوە و دەشێت بەشێک لەو هاوکاریە سەربازیانەی کە بۆ ئۆکراینیا بنێردرایە ئێستاکە ئاراستەی ئیسرائیل بکرێت. هەروەها بەرەی سەر بە رووسیا بەم کردەوە سەربازیە گەورەیە بەهێزتر دەبێت. واتە رووسیەش لەم جەنگەدا بەرژەوەندی هەیە و کاریگەری ئەم جەنگە لە ئاستی جیهاندایە. ئایا ئیسرائیل ئاگاداری ئەم ڕووداوە بووە؟ بەڵێ بەدڵنیایی ئیسرائیل ئاگاداری ئەم ڕووداوە بووە، بەڵام با بزانین ئاگاداریەکە چۆن بووە. ئۆپراسیۆنی وا گەورە پێویستی بە مەشقێکی زۆر هەیە و بە دڵنیایی ئیسرائیل لە ڕێگەی سیخوڕ و مانگە دەستکردەکان ئەو مەشقانەی بینیوە، بەڵام ئەوەی کە کێشەی موسادە و ئەم جارە لایەنێکی لاوازی گەورەی نیشان دەدات ئەوەیە کە ئەوان ویان زانیوە هەر مەشقی ئاساییە و نەیانتوانیوە پێشبینی بۆ ئەو ئۆپراسیۆنە گەورەیە بکەن. ئەمە لە ئێستادا لاوازی دەستگای موساد دەخاتە ڕوو، وا دەری دەخات کە ئەو دەستگای لە جیهاندا بەناوبانگە کێشەی گەورەی هەیە و ڕووداوەکە گەورەترین شکستە بووی. هەروەها لاوازی بەرگری خاڵە سەربازیەکانی ئیسرائیل دەخاتە ڕوو. بە دڵنیایی ئیسرائیل لەسەر ئەم ڕووداوە کاردانەوەی ناوخۆیی دەبێت و لە داهاتوویەکی نزیکدا گۆڕینی چەندین کەسایەتی سەربازی و هەواڵگری ئیسرائیل ڕوودەدات و سیستمی بەرگری و هەواڵگری ئیسرائیل گۆڕانکاری بنەڕەتی بەخۆیەوە دەبینێت. گومان لەوەدا نییە کە ئەم جەنگە نەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو جیهانیشی لەگەڵ خۆیدا ڕاوەشاندووە و کاریگەری ئەم جەنگە هەموو جیهان دەگرێتەوە. ئەم جەنگە گورزێکی بەهێز بوو لە بەرەی ئیسرائیل، سعودیا، میسر، ئێمارات، کەناری ڕۆژاوای فلستین، ئەمریکا و هاوپەیمانەکانی تریان و سەرکەوتنێکی بەهێزیش بوو بۆ ئێران، رووسیا، حەماس و هاوپەیمانەکانیان. هیچ گومان لەوەدا نییە کە دەستەی ئیسرائیل و هاوپەیمانەکانی گورزێکی بەهێزیان بەرکەوتووە، بەڵام ئەوانیش دەستەیەکی لاواز نین. لە داهاتووی نزیکدا ئەوانیش کاردانەوەیان دەبێت و لە ئێستادا ئیسرائیل دەیەوێت گورزێکی سەربازی لە حەماس بدات و دەستیشی پێکردووە، بەڵام لە داهاتووی دووردا کردەوەی سەربازی گەورە دەکرێت لە دژی ئێران و حەماس. موساد و سوپای ئیسرائیل لە ئێستادا هەست بە شکستێکی گەورە دەکەن، بەڵام ئەوان هەرچەندە ڕاستەوخۆ هێرش دەکەنە سەر غەزە، بەڵام وەک دوو دەستگای بە ئەزمون بە تووڕەیی ڕەفتار ناکەن و دەست دەکەن بە لێکۆڵینەوە و لە هەموو لاوازیەکەی کە لەم جەنگە نوێدا لێیان دەرکەوتووە و گۆڕانکاری گەورە دەکەن لە ناو خۆیاندا و ئاکامەکانی لە داهاتووی دوور و نزیکدا دەبینرێت و ئیسرائیل بریندارە، بەڵام وڵاتێکی بەهێز و ئەزمموی گەورە لە برینداریەکەی دەبینێت و جارێکی تر ئەو بەهێزیەی دەخاتەوە ڕوو. لەم گۆڕانکاریەدا ئەگەر سەیری سوۆسیال میدیای تاکی کورد بکەیت، ئاوا زۆر جار هەواداری ئەو دووبەرەی پێوە دیارە. دەستەیەک داکۆکی لە فلستینیەکان دەکەن و دەستەیەکیش لە ئیسرائیلیەکان. لە ڕاستیدا ئەم دوو دەستەیە هیچیان لە خەمی ئەواندانین، ئەوان لە خەمی بیر و بڕوای ئاینی و سیاسی خۆیاندان و زۆریان لە خەمی مردنی مرۆڤی بێتاواندانین. ئەمدا بەشبوونە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەمووی گرتوێتەوە. لەو ڕۆژانەدا پۆستی سعودیەکم بینی وێنەی شەهیدەکانی کورد لە ڕۆژاوای کوردستانی دانابوو، ئەوەش وەک بەبیرهێنانەوەی کارەساتەکانی ئەوان بەهۆی هێرشی سوپای تورکیە بەرامبەر بەمەی کە لە غەزە نیشان دەدرێت. هەموو گۆڕانکاریەک دەرفەت دروست دەکات بۆ هێز و نەتەوەکانی ناوچەکە و هەر نەتەوەیەکی ئەم ناوچەیە دەست دەکەن بە جوڵە و دایانەوێت گۆڕانکاریەک لە بەرژەوەندی خۆیان تەواو بێت.
بەڵام کورد زۆر لاواز و پارچە پارچەیە و لە حاڵەتێکدا نییە کە بتوانێت سوود لەم هەلومەرجە نوێدا ببینێت. سەرەڕای ئەوە کورد لە شوێنی خۆشی دابنیشێت گۆڕانکاری لە ناوچەکە و بەرامبەریاندا ڕوودەدات. ئەم ڕووداوە گرنگی ڕۆژاوای کوردستان بەهێز دەکات لای بەرەی ئەمریکی و سعودیەکان و دەشێت دەرفەتێکیش بێت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە سوود لەم گۆڕانکاریە نوێ ببینێت. بەڵام ئەوانیش هاوشێوەی باشوور ئەمڕۆ دووچاری پارچە پارچە بوون هاتوون و ناتوانن وەک خۆی سوود لە هەلومەرجەکاندا ببینن. لە دەرەوەی لێکدانەوەی لۆجیکیدا ئەمە کارەساتێکی مرۆڤایەتیە و ئەوەی کە زەرمەندی سەرەکیە خەڵکی ئاسایی یەهود و عەرەبە و دوای چەند ساڵێکی تر هیچ دوور نییە کە سەرکردەکان لە تەک یەکدا وێنە بگرن و ببنەوە بە خوشک و برای یەکتری و کەسوکاری قوربانیەکانیش دەبێت لەگەڵ کارەساتەکەیاندا بژین. ئەم جەنگە ڕووی ناشیرینی جەنگی نێوان ئەم دوو برەی بە شێوەیەکی ئاشکرا و گەورە خستۆتە ڕوو.